سەبارەت بەکردنەوەی سنتەرێکی هیمۆفیلیا لە هەولێر بەڕێز دکتۆر سەردار سوورچی گوتێبێژی وەزارەتی تەندروستی لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز دکتۆر سەرکار سوورچی ببوورە. زۆر باش دکتۆر سەرکار بەخێر بێ. سپاس دەکەم. پێم وا بێت پێشتر سنتەری لەو شێوەیە بۆ توشبوانی نەخۆشی هیمۆفیلیا نەبووە لە نەخۆشانە گشتیەکانە چارەسەر کراوە. ڕاست باشە گرنگی ئەم سنتەرە بۆ نەخۆشانە چییە؟ ڕاستە سەرەتا سوپاس بۆ میوانداریە تەبیعی هەروەکو جەنابیشت ئاماژە پێدا لە نەخۆشخانەکان لە پارێزگاکان هەرێمی کوردستان لە نێو نەخۆشخانەکان هۆبەی چارەسەری نەخۆشانی هیمۆفیلیا بوو، بەڵام ئەو سنتەرەی کە دوێنێ با بڵێن کرایەوە لە شاری هەولێر ئەمە یەکەم سنتەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق کە وەکو سنتەرێکی تایبەتمەند کرابێتەوە بۆ چارەسەرکردنی توشبوانی نەخۆشانی هیمۆفیلە. یەکێک لە گرنگترین با بڵێن ئەو ئامانزانەی کە ئەم سنتەرە کراوەتەوە لە هەرێمی کوردستان لەمەوە ئەو کەسانێک کە توشبووی نەخۆشان هیمۆفیلیان دەتوان لە ڕێی ئەم سنتەرەوە باشترین خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش بکرێتن لە ڕووی با بڵێن چارەسەرەوە لە ڕووی متابعکردنی نەخۆشیەکەوە و هەروەها یەکێک لە با بڵێن ئەو سیفەتانەی کە ئەم سنتەرە تێدایە ڕاوێژکاری پزیشکانی پسپۆڕ هەیە کە لەمە دووە لە ڕێی ئەم پزیشکە پسپۆڕانەوە متابعی حاڵاتەکەی ئەوان دەکرێتن و بە باشترین شێوە چونکە ئەمە سنتەرێکی با بڵێن نەخۆشانی ئەم سنتەر لە شاری و سنتەرێکی زۆر مۆدێرنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق شتیوە تا ئێستا یەکەم جارە هەبێت لەسەر ئاستی عێراق. بەڵێ باشە سەرجەم ئەو پێداویستیانی تایە کە بۆ توشبوانی نەخۆشی هیمۆفیلیا پێویستە؟ ڕاستە ئەم پرسیارێکی گرنگ بوو. خۆی توشبانی هیمۆفیلیا لە هەرێمی کوردستان من 721 توشببوومان هەیە لە هەرێمی کوردستان و کە دابەش بوون بەسەر پارێزگاکان. ئەو خزمەتگوزارە تەندروستیانێک کە لەم سنتەرەوە با بڵێن هەن بریتین لە ئامەری تاقیگەیی پزیشکی زۆر پێشکەوتوو، ئامێرە پزیکەکانی تر کە پشکنی خوێنە بۆ دەکرێتن لە ڕووی چارەسەر واتوانە سوودانە ببینن، وەروەها ئامێری وەرزشی تێدایە کە هۆڵی وەکو با بڵێن چارەسەرێکی سروشتی بۆ توشبوانی نەخۆشانی هیمۆفیلیا بەکارهێنێتن، تەنانەت مەلەوانگەشی تێدایە و ڕاوێژکاریش پسپۆڕیش تێدا با بڵێن کە دەڵێ پزیشکە پسپۆڕەکانە و متابعی کەیسەکان دەکرێتن و هەموو ئەو خزمەتگوزارە تەندروستیانەی تێدایە کە نەخۆشانی هیمۆفیلیا پێویستیان پێیە. بۆی ئەمە و نەک تەنانەت لە هەرێمی کوردستان خەڵکی توشبوانی هیمۆفیلیا ئەتوانن سوودمەند بن لێی، بەڵکو لە شارەکانی تری عێراقیش ئێمە ئەومان لە بێتن بە نزیکەی 140 سەردانیکەرانی با بڵێن نەخۆشان هیمۆفیلیا سەردانی ئەم سنتەری شاری هەولێر دەکەن ئەمەدۆ و من پێشتریش لە زۆر بەڕنەوە باسم لێوە کردووە 140 ئەو نەخۆشانێک کە سەردانی نەخۆشخانە گەشتەکان هەرێمی کوردستان دەکەن لە پارێزگاکان تری خوار و عێراقن و بەشێکیشان ئەو ئاوار و پەناهەندان کێسە لە هەرێمی کوردستاندا هەن و بە باشترین شێواز لە ڕێی ئەم سنتەرەوە نەخۆشانی هیمۆفیلیا دەتوانن سوودمەند بن لەو با بڵێن خزمەتگوزارە تەندروستانی کە دکتۆر سەرکار سنتەرێکی وایبەتمەند زۆر تایبەت باش هەروەکو من باسم کرد سنتەرێکی مۆدرنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق تاکە سنتەرەوە خاڵێکی زۆر زۆر گرنگ کێ بەڕاستی یەکێک لەو خزمەتگوزاریە تەندروستیە گرنگانەی کە لەم سنتەرەوە پێشکەش بە نەخۆشە هیمۆفیلیا دەکەن بابەتی دەرمانە بە دووە دەرمانی گرانبەها. من ئەگەر نمونەیەکی بەسیط پێ بدەم نازانم دەرمان بۆستم بەوردی بەڵام بەڵێ زۆر باش یەکێک لەو بابەتانی کە زۆر زۆر گرنگە وەکو جەنابەت باسکردن نیش پێم باشە لەسەری بوەستین بابەتی دەرمانە. خۆ لای هەموو کەسێکردنەوە دەرمانی توشبوانی با بڵێن شێرپەنجە و ئەو نەخۆشە دەرمانەی کە گرانن گران بەهان خۆشبەختانە لە ڕێی ئەم سنتەرەوە لەمەوە دۆ نەخۆشان هیمۆفیلیا دەتوانن سوودمەند بن لەو دەرمانانەی کە پێشتر دەستیان ناکەوت. بۆ نمونە یەکێک لەو زۆرە دەرمانانە نرخی $3500 کە نەخۆشانی هیمۆفیلیا لە مانگێک دەبێت 4 دانەی وا وەرگرن کە بە نزیکەی ئەکاتە $14,000 ئەمە تێکوێکی زۆر بوو بۆ نەخۆش. لەمەوەدا خۆشبەختانە لە ڕێی ئەم سنتەرەوە ئەتوانن سوودمەند بن لەم زۆرە دەرمانە. زۆر باشە ئەم دەرمانانە ئەرکەکەی لەسەر چی دابینێت؟ بەڵێ خۆی ئەرکەکەی تەبیعی ئێمە لە وەزارەتی تەندروستی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە هەیە. من پێشتریش زۆر ئێمە باسمان کردووە وەکو وەزارەتی تەندروستی ئێمە دەرمان بە چەند قۆناغێک دابین دەکرێتن بۆ نەخۆشەکان لە هەرێمی کوردستان، بەشێکی لە ڕێی مؤسسەسەی مادیاوە لە عێراق، بەشێکی کە لە ڕێی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجەیە کە ئەم سنتەرە لە خۆ دەگرێتن و بەشێکیشی ئەنجومەنی وەزیران بوزەیەکی تایبەتی بۆ تەرخان کردو ئەگەر کورتێنان ڕوو بداتن لە ڕێی ئەم با بڵێن بەم شێوازەوە بەم پێکهاتیەوە ئێمەتوانین دەرمان بۆ نەخۆشەکان دابین بکەین. یەکێک لەوانە نەخۆشانی هیمۆفیلیا کە ئەم دەرمانەوەکو من
تازە باسمەوە کە دەرمانی زۆر گران بەهان بەڵام لەڕێی سندوقی کۆمەک بۆ توژمانی شێر پەنجە کە لە وەزارەتی تەندروستی هەیە ئەم دەرمانە دابین دەکەوێتن و ئەگەر کورتهێنانیش هەبێتن حکوومەت دێتە سەرخەت و بێگومان لایانی خێرخوازیشن دێنە سەرخەت و بابن ئەگەر کورتهێنان ڕوویدا کورتهێنانەکە پڕ دەکەن ئەو شمالە بینێتن ئەم سنتەرە بەڕاستیانی زۆر جێی خۆیتی ئاماژەو بوو بەدەم کە سوپاسی لایانی با بڵێن خێرخوازیەکە بەڕێز ئەحمەد ئیسماعیلانەکەلی بکەین کە تێچووی ئەم سنتەرە لایەن بەڕێزیانەوە دابین کراوە بۆ ئەوەی ئەم سنتەرە دروست بکرێت. باشە دکتۆر کەسانێکەن توشببووی بەو نەخۆشیە بۆن لە دەروی شارەکان یان لە دەروی هەولێرن لە سنووری سلێمانی لە سنووری گەرمیانن ئەمانە چۆن سوود لەم سنتەرە وەربگرن بەڵی چۆن خزمەت گوزاریەکان بەوانەگات بەڵێ خۆی وەکو تازە ینی پلان بێت لەو شوێنانە بکرێت بەڵێ بە دڵنیا هەروەکو من گوتم ئەم سنتەرە تەواوی نەخۆشانی هیمۆفیلە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەتوانن سوودمەند بن لەم سنتەرە بە ئەومان لەبێست ئێمە لە ناو نەخۆشخانەکان لە هەموو پارێزگاکان هۆبەیەک هەیە کە تایبەتە بە تارەتی توژمانی هیمۆفیلیا بەڵام وەکو ئەم سنتەرن ئەمە تاکە سنتەرە و کە تایبەتمەند بێتن بە چارەسەرکردنی توژمانی هیمۆفیلیا وەکو من لێرەوەش لە ڕێی شاشەی کوردستان بیسارەوە ڕایدەگەنین کە هەر کەسێک هەر خانەوادێک ئەگەر توشبوویەکی هیمۆفیلیا هەیە دەتوانن سەردانی پارێزگای هەولێر بکەن و لە ڕێی ئەم سنتەرەوە باشترین خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش دەکرێتەوە. باش هەوڵەکانی حکوومەت بۆ توشببووی ئەم جۆرە نەخۆشیە چی بۆ لە ڕابردووە و بەردەوام بۆ نمونە نەخۆشە بوو بێ ڕەنگە پێویست بێ خۆی ئەم نەخۆشیە بەڕاستی نەخۆشیێکی درێژخایەنە یعنی ئەم نەخۆشیێکی درێژخانە و نەخۆشیێکی بۆ ماوەیەکە تووشی خوێنی مرۆڤەکان دەبێتن لەبەر هەندێک کوردەکاری زانستی پزیشکی زۆر وردی تێدایە ئەو کەسانن کە ئێمە هەندێک فاکتەر مرۆڤی ئاسایی لە خوێنیدا هەیە کە تایبەتن بە خوێنمەیاندن بەڵام ئەم زۆرە کەسان ئەم فاکتەرانی لە بۆیە کاتی خوێن بەربوون خوێنەکان نامێتن بۆ ئەبێ ئێمە بۆیان تەعویز بکەینەوە لەڕێ ئەم سنتەرە هۆبەیەکی تایبەتمەند دیاری کراوە کە با بڵێن چارەسەری ئەو فاکتەرانی بۆ بکاتن کە ئەمەش دەرمانی وەکو من تازە باسم کرد بەڕاستی زۆر گران بەهان بەڵام لەڕێ ئەم سنتەرەوە خۆشبەختانە ئینشاڵڵا ئەم گرفتە چارەسەر دەکرێتن و سەبارەت بەوەی ئێمە بەردەوام لە ڕێی پەیجەکانی وەزارەتی تەندروستی و لە ڕێی تیمەکانمانەوە لە ڕێی بەروبەراتی گشتە تەندروستیەکانەوە بەردەوام هۆشیاری تەندروستی نەک هەر بەم نەخۆشە هەر لەسەر هەموو نەخۆشێک بە هاوڵاتیان ئەدرێتن و بۆ ئەوەی خوان بپارێزن لە نەخۆشەکان و خوا نەخواسە ئەگەر تووشیش بوون ئێستا سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە ئاستێکی زۆر باشدا هەم لە ڕووی بوونیە تەحتیەوە گرنگێکی زۆر دراوە بە دروستکردنی سنتەر بە دروستکردنی نەخۆشخانە و هەم لە ڕووی دابینکردنی دەرمانەوە پێشتر گرفتە بوو بەڵام خۆشبەختانە ئێستا و گرفتی کورتهێنان لە دەرمانی شوردە و دەوا چارەسەر دەکرێتەوە. بەڵێ بەڕێز دکتۆر سەرکاز سورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز بەخێر بێ سەرچاس بەخێر.